دم باش تماشاوان نجام رول گوتار بیجام تابی گوتار بیجم مزگفتا بگومند هیور کردن آنکو تنها کردن و آلوس کردن روشاندا گلوب تایبتی افراوشا وی داویه لهن جین پارێزگەها دووکات کە ڕۆژەوێ ڕۆلێ زەڵامن ئۆلی گوتاربێژی مزگەفتان کو ناوە جوواکێ کوردیدا ئەوان کەساتکە خۆیان تایبەت هەیە کەساتکە خۆیان معنەویە بە باندۆر هەیە کودی gelekê ڕاستاندا کاریگەریان یا هەری پێز سەر جوواکەیە گەلو هەیە چاندێ ئەف گوتاربێژی مزگەفتان کارینە باندوریاوان یا ئێرێنی هەبە لەسەر تەناکردنا ڕاوشەیان بەروواژی بەڵێ تەوەرێمە ئیرۆ لەسەر vەیەکێ پشتی vê نابڕێ لە بەند داوەرگرتنا سەرنجە بچێنێنەوەمە ڕۆلێ وتارخوێنەکان لە ئاڵۆسترکردن و ئەنکۆ هێورکردنەوەی ڕاوشەکەدا دوای ئەم ناوبەرە چاوەڕی سەرنجە بچوونیەوەی بەڕێزم بەرەزان تەوەری ئەمڕۆمان بەناو نیشانی ڕۆلی وتاربێژەکان لە ئاڵۆزکردن هێورکردنەوەی ڕەوشەکەدا بە تایبەتی لە دوای ئەم ڕەوشەیە لە هەندێک لە ناوچەی پارێزگای دۆیک دەبەری بادینان هاتوتە ڕۆژەوە کە لە دوای نوێژی ئەینی ڕابردۆ دوای چەند ڕۆژێکی لە زاخ و دەست پێ کرد دواتر تەشەنەگی بچاوناوچەیەکی بەهۆیەوە چەندی شوێنی گەشتیاری و چەند بارەگەیەکی یەکگرتوش و چەند شوێنێکی دیکەش زەرەر و زیانی بەرکەوت و سوتێنران ئەم ڕەوشات و تاراوە زەڵامانی ڕۆلی پیاوانی ئاینی وتاربێژی مزگەوتەکان کە بێگومان لە ناو کۆمەلگای کوردیدا لە دێر زەمانەوە پیاوانی بەڕێزی ئاینی ڕۆلێکی کاریگەریان هەیە لەسەر هەموو ئاراستەکانی لە ناو کۆمەلگای کوردیە لە ئێستادا لە ڕەوشێکی وادا ڕۆلی پیاوانی ئاینی چییە ئایا ڕۆلیان لەسەر ئەو ئاراستەیە کە ڕەوشەکە بەرەو ئارامبوونەوە بەرەو هێوربوونەوە بڕوە ئان پێچەوانەوە ئەمە تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەمەیە چاوەڕێ سەرنجی ئێوەی بەڕێزین یەکەم پەیوەندیشمان ئیبراهیم لە خەلیفانەوە بەڵێ کاکی ئیبراهیم ئەلۆ بەڵێ کاکار ئێوارە باش باشتر کاکی ئیبراهیم لەسەر تەوەرەکەتان بەڕێزەکەم بەڵێ لەسەر تەوەری ئەمڕۆ ئێوارە بەڵێ لەسەر ئەو وتاربێژانەی ئەو مامۆستایانەی کە باسی ئەکێ لەسەر ئەو مەلایەنە کە وتار ئەخوێنەوە ڕۆژی جمعە لەسەر بارودۆخی کوردستان و لەسەر وەزعی کوردستان لە ناوخۆی کوردستان و ئەو شتانە باسەکەن پێم وایە ئەوە بۆ سنی خۆمەڕەی شەخسی خۆمە پێویست ناکە مەلایەک مامۆستایەک یانی وتار بدات خەڵک هان بدا بۆ ئەوەی قەنا ببەن بۆ تند و تیژی بەڵێ 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 کاکە بەدارم بدا بەڵێ فەرموو کاکی ئیبراهیم ئەگەر توزێک بەڵێ تەوزیحتر بەوەی جێمانە بێ مامۆستای ئاینی پێویستە ڕێگای ڕاست پیشانی خەڵکی خۆی بدا حەقی نەتەوایەتی بەرەو پێش ببا بەڵێ ئەمڕۆ دەستگای ڕاگەیاندن من گلەیم ئەوەیە ئەوڕۆکار یعنی نازانم کاکە هاکار تەلەڤیزیۆنەکەی بەڕێستان نەکرد تەلەڤیزیۆنی بەڕێستان هەموو دەستگای ڕاگەیاندن هەموو ڕۆژنامەنووسەکان هەموو ڕۆشنبیران هەموو ڕۆشنبیرانی کورد لەباتی ئەوە قسە لەسەر پارتەکانی کوردستان بکەن لەسەر ڕۆژئاوای کوردستان بکەن لەسەر قامیشلۆ بکەن لەسەر ئامۆد بکەن لەسەر حەتەکێ بکەن نازانم ئەمڕۆ مشکلەی ئێمە چییە لە کوردستان ئێمە کوردستانێکی ئازادمان هەیە خەڵکەکەمان ئازادە حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە بەڵێ کاکی ئیبراهیم ببۆرە با من بەش بە حالی خۆمان ببۆرە کاکی ئیبراهیم با منیش بێگومان پرسیارمە بۆ جەنابەت مادام تۆ ڕۆی پرسیارەکانت ئەنکۆ قسەکانت ئاراستەیەمە کرد ئێمە لەسەر کۆی مژارە گرنگەکانی ڕۆژاف لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە بە دووادەچوومایە لەسەر سەرکردە باڵەکانی ئەم پارچەی کورد ئەم پارچانەی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان حتا یەکەم تەلەڤیزیۆن کە ڕاستە خۆمان هەبوو لەوێ بێجگە لەسەر باکووری کوردستان ڕۆژانە هەواڵ بە دووادە
چونمان هەیە لەسەر ئەو ڕەوشەی کە هاتوتە ئاراوە لە دۆی کە بێگومان ڕەوشەیەکی کاریگەریەکی زۆر هەیە ئەمە بەپێی لێدوانی چاودێرەکانی ڕەوشەکە ئێمەش لەسەرەوەکەین ئەبعادی دروستبوونی ئەم کێشەیە چی ئەم کێشەیە چون بەرەو ئاراستەی چارەسەرکردن بڕوە بە تایبەتی لە ناو کۆمەلگای کوردیدا نەک تەنیا لەسەر ئەمە لەسەر کوی کێشەکان و کوی پێشاتەکان ڕۆلی پیاوانی ئاینی کە ڕۆلێکی زۆر کاریگەریان هەیە پێویستە ڕۆلیان بە چه ئاراستەی بێ ئێمە قسە لەسەرەوەکەین بڵێ بەڵێ من لەگەڵ قسەکانی جنابتم بەڵام ڕۆلی پیاوەکانی ئاینی ئەوەیە کە ئەمڕۆ کورد پیاوانی ئاینی دەبێ قسە لەسەر پارچەکانی کوردستان بکەن لەسەر لاوای کوردستان بکەن نەک لەسەر ناوخۆی کوردستان بکەن ئایا ئەمە مەسازە ئەمە مەیخانەیە ساڵەهای ساڵە کوردستانی عێراق بە کردانەوە بە ئاشوریەوە بە مەسیحیەوە بە ئێزیدیەوە بە هەموو پێکهاتەکانەوە ئەمە مەسیحیە ئەمە بسلمانە جیرانی یەکترن هیچ ڕۆژێک لە ڕۆژان یعنی گسکەترین مشکلەیەکی نەبووە ئایا من ئەو پرسیارە لە جەنابەت دەکەم کاکە هاکات حتا ئەو حزبە ئیسلامیەکان دروست نەبوون بۆ کێشە لەنا ئەم کوردستانە دروست نەبوو بۆ باسی غەزە دەکەن ڕۆژانە ئەگەر مشکلەیەکە بین لە غەزە تەلەڤیزیۆنی نەیگرتووە تەلەڤیزیۆنی کۆمەڵ باسی غەزە دەکەن ئاگریان پێکەوتووە بەڵام لەسەر پارتەکانی کوردستان لەسەر ڕۆژئاوای کوردستان قسە ناکەن لە شافی تەلەڤیزیۆن وەکوو پێویستی قسە ناکەن بەڵام ئەگەر بەڵێ کاک ئیبراهیم بەڵێ دیارە کاتێکی زۆرمان بە جەنابەدا دای لێبوورینێکیان خەڵکێکی سۆرە لەسەر هێری پەیوەندیە هیوادارم ببووری سوپاس پەیوەندێکت وەلیت لە باژارێ دووکە دیگەلمە کاکەلیت دەم باش داخوازە لێبوورینێکیان بوارم دەمێکە لەسەر هێڵا پەیوەندیە کەرم کە مرا دەستێکی دەستخوشێل بەرنامەیەکەین سپاس سەبارەت ئەفریقانە چی بووی منتەقامە بەڵێ مامی ئەزانی خەلکی خڕێزانی ئەڤە فیلمێکی چێگیری بوو شلای حکومەتامەڤە پارتی دیموکراتی کوردستان بەس مالەسەف فیلمیواش دەستێوات چوو دەرک بەڵێ کاکوێریت ئەم حەزکەین هەر تۆمەکە هەر تشتێکین بێژن بە بالگە بە گۆڕۆڤ بێژن بۆ ئایکە بینەرجێک ببورە ئەم حەزکەن بە بارگە و بە گۆڕۆڤ بێژن بۆی بینەرجی قەناعاتی پێ بکەێت بەس ئاخفتن نەویدیک نەبیت سەر دێرەکە بچووک نەبیت کەرەمکە درا هفت تشتیمه دیتی دفر آمد چه بوی فیلمک بو همی خلکی دید بس مالای جامعه دید تشتی حرام هر بیش حرامه افریقا یک گرتوی نخار خلکی خره دید خلکی خره که دید کاکی بون وکری چهات سارا شرطه دا مالا بیت و صباغ بید همی آجی مالا زانی یه سرکیش حزبه گشتی دیت ناتا پێویستە ماڵاوە کو هەڵگرێ پەیاما پێغەمبەریە سەڵاوات خودی سەر بن کو قورئان کتابە پیرۆز یا خودێل بەردەسەویدا کو مەسترین منهج مەسترین شەرعیەت و مەسترین یاسا و ڕێساین هەری پێشکەتێن جیهانیەتێن مرۆڤاتی تێدانە ئایا پێویستکەت مەڵا ئەگەر خۆ مەڵا بزانیت خۆ پیاوێ ئاینی بزانیت چی دیف ئایدۆلۆجیەکە دی بکەوێت دیف سیاسەتەکە دی بکەوێت یا چارچۆڤەکەری بەرژەوەندیەکی دیاریکری ئەم پێویستە مەڵا دەبین بەرە پێغەمبەریدا ئەو بخۆ لە گۆر شەرعیەتێ ئیسلامی شەرعیەتێ یەکۆ خودێ تعالی قبول دکە ئاڕاستی خەڵکی بکە بدید ناتەوە کە توت بێژی ئەف مەڵا لەسەر فلان حزبێ فلان حزبێ تەشان خزمەتی دکە برا از خود دیجم فیر الدوکی الهمی منطقه بادینا همی تش حزبینا مالا جه حزبی بو لا ما افتشتر ریدا هکر مالا حزبی نبا افتشتر ریهد دا بله آلمان لگل لشاری سلیمانی بله آلی خان ئێوارە باش کاگەکار باشتر سوپاس دەستخۆشی تۆرەکە و لە یەکەم سوپاس بەڕاستی مامۆسایانی ئاینی پێویست ناکات لە وتاری ڕۆژی هەینیە باسی ئەو جۆرە کارانە بکەن کە لە وڵاتەکەمانە هەیە لەبەر ئەوەی چەند وەختە کە مامۆسایانی ئاینی ئەو مۆزوعانیان نەکردوێتەوە تا خۆشمان هەر ئەبینی هیچ گرژی و ئاڵۆزیێک لە شارەکەمانە ڕووی نەیە و باوەڕیش ناکەم کە ئەم وەزعاهێ وەربێتەوە چونکە مامۆسایانی ئاینی خۆیان ڕێگە خۆشکرد بوون بۆ هاوڵاتیان کە پەنابەرنە ئەم کارە تونند و تیژانە پێویست ناکە مامۆسایانی ئاینی لە ڕۆژی هەینیە ئەم جۆرە فتوایانە بن و کاتێکی خۆشیش سوپاس نەجممان لەگەلە کای نەجم لە گەرمیانەوە بەڵێ کای نەجم باشی بەڕێزیان زۆر سوپاس وڵا سەرتامەیە دامەخەنەوە لەبەرەوەی
لە دوای ئەوەی کە تەلەڤیزیۆنەکەی سوتا ببرە ئێمە تەلەفۆنی هیچ کەس بەهی تووشەوە داناخین تکایە کاک نەجەم هەنی ئێمە تەلەفۆنی هیچ کەسی دانا بەڕۆیە چۆنەڵی چەند پامێکم هەیە بۆتان و بۆ ئەوەش کە بەڵام تکایە لە چارچەیەکی منطقیە بەبێتە شێرەوە پامی خۆت بگەێنە لە خزمەتدان فەرموو بەسەر چاو دڵنیا بە مەبەستم ئەوەیە بڵێم لە دوایەوە کە دەمێکە قسەی لەسەر بکەم بەڕاستی لەم ڕووداوی بادینانە ئێنارسی دەری بڵی کە بەڕاستی کەناڵی خەڵکە بەڕاستی یعنی جەماوەری هەیە و ڕاستەکان لەگەڵ جەماعەت بەداخەوە ئەو گومانم لەوە نیە دەسەڵات یعنی زۆر مۆبالغە لەگەڵ خەڵکە بەڵام بە ئۆپۆزیسیۆنیش تا ڕادێک هەن ئەوەی کە یعنی ببینێت چۆن بینیمان ئێنارسی لەماوەی ئەو چەند ڕۆژە یەکسەر هەموو بەرنامەکانی داخستەنە ڕۆماڵی ئەوەی کرد بەڕاستی ئەوە ئیشی دەستگای ڕاگەاندن ئەوە هەموو دەستگایەکی ڕاگەت نەگەر بێوێ باس لەگەڵ بینەرەکە بکە ئەبێ وا بکە ئەمەوە لەسەر ئەو ڕووداوە ئەمە قەناعەتم وان نییە کە مامۆسایانی ئاینی بەوزدەقیە ئەو خەڵکە هەڕاستە بکەن ئێمە هەمومان گومان لەوە نییە ئاینی ئیسلام بانگەشتەی ئەکا بۆی تاکێکی ئارام لە کۆمەلگا بەرهەم بێنێت نەک بۆی تاکێک بێ کە سوتێنەر و ئەوانە بێ ئەمە وایە بەڕاستی ینی من لە بەرنامەکەی بەبێت سەرۆی کێرێمە هەن شتێکم من کرد بەڕاستی زۆر وتم قەناعەتم وایە کە سەرۆی کێرەم ئەتوانێت بەردەوام وەکو قوتبێگێ وتوانێت کێشەکان چاسە بەڵام بەداخەوە لە بەرنامەکە بانگەشەی شەڕی تایفی و مەزەبیەکە لە وڵاتە بەڕاستی تا ئێستا لە کورسانە ئەوەی ئێمە لە چ ڕۆیەکەوە تۆ تێبینیت کردووە لە چ ڕۆیەکەوە ئەڵێ ئەمە بڵێن هینێکە هێرشێکە بۆ سەر بەیانی مەسیحی ئەخرەگە تۆ ئەم وەزع زۆر ئاین زۆر ناسکە تۆ بانگەشەی ئەوە بکەی ئەتوانە بە شوەیەکی تر هینی ئەوەی بکردایە و ئیدانەی بکرا بەڵام ئەوە سەر ئەوڵێ بەڕاستی مسلمان دەوڵێ مسلمانەکە لای خۆ بە شوەیەکی تر خوێنە دوای ئەوە ئەم ڕووداوی بەسەریە گرتووە هات من دەڵێم حەقە خەڵکی کوردستان بەخوا من ئاین بەڕاست نەیەگرتووم و لایەنگریەوە بەڵام حەقە خەڵکی کوردستان دەستخۆشی لێگرتوو بکە لەبەرەوە یەگرتوو ئەم ڕەوتە ئیسلامیە تۆنڕەوە لە کورسانە ئەگەر بێت و چەند ساڵە هەیە لە ناوەدەکانەوە گەر یەگرت و چۆنڵی بڵێن ئاهینی هێمنی نەکردایەتەوە بەڕاستی زۆر ڕووداوی گەورەیە ئەوە قەناعەتم ئەوە کۆمەڵێکی بڵێن سەلەفی ئەوانە بڵێ کاک نەجەم هینیان کردووە بەڕاستی من دەسۆشیتان لێەکەم و هیوادارم لە ئێمەش ڕازی بی کە ئێمە بێگومان تەلەفۆنی تومان داناخستی هیواداریم قەتەوە بیر ناکەیتەوە تەلەڤیزیۆنی خۆتەوە لە خزمەت داین آخر بەڕاستی منی بەڕووی ئێناسیا بیم لەبەرەوەی داوای ئەوم کردەگینە قەناعەتم وایە کەناڵەکانی تر جێگەی پرسیارن دەستان خۆش بێت ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو کەناڵەکانەوە بچوونی جەنابتە سەردار لە خەباتەوە لە قەزای خەباتەوە لە گەلمانەکە سەردارم کەتەوە باش بەڵێ فەرزاد الو بەڵێ کای فەرزاد ئەو کاتتە باشرا هەمەوە دەمێنتە باش کەرەمکە نسبەت پیاوێت ئاینی بەڵێ بڕێیا من ڕێز من ئای بۆ مەلا بە 100 تا 80 بڕێیا من حیزبینە باتی زۆر زادەبین مزگەفتا یا دیارە بۆ حیزبا خوا خۆن یان دێ بۆ ئەوێکەن زیاتر ئەگە هەستا نەتەوی لال خەلکی ڕوون بەرزکەنە باشترە یان تەسامحێ بس ام همه جارید بینین مزگفت زیاتر بو حزبا خوب دیاره اگه حتی ناوی شکلینه من بس هر کسی همه 180 بشیم ملا حزبینه ریز من عیبو بس یادارم او بس بگومان حزبی بون مافر تاکی که بریاره بوهر تاکی که زفریته و بگومان بساف حزبی بون مالای و کتا تبینی کری آیا چارچوب خدمت کردن بر جوانده گشتی و گهاندن پیامخوای مالا و کراست و درست این به برو واجه گلو نه برس ملا سمین برا پیغمبر صلوات خودی لبن نابید نوینه را پی حزبی بکد از نابیشم یا حزبیت اسلامی همه حزبا حتی حزبیت علمانیش ملات خود تای دویست از زیادتر تسامح بحث پیکاشیانی بکنیان هستان تویی او بو ملا باشتره بله من لشر باشره ولا گلمانه که منم کاتو باش فرمو لسر تواریم رومان کاک جان دستخوشی برنامه‌کتان لیکم زور سپاس سبارت بو مامۆسای ئاینیەکان کە ئەو تارەیان لە ڕۆژانی هەینیە بەڕێی من کارێکی زۆر نەشیاوە لەگەڵ بۆ مامۆسای ئاینیەکان چکە گەنجی ئەم ڕۆژە بەرە و کاری خراپتر ئەبات بەڕاستی گەرە و مەیخانەکان ئەسوێنن
ئەو گەنجیکە هانا بۆ شروع بەبات هانا بۆ تلیاگە بە هانا بۆ هێرۆینە بە دۆکو ئێرانمان لێت بەڵام لەسەر وتارەکان باسن لە وتاری نییە پێیان بڵێ کە ئەمە حرامە مەسنە ئەوشتە بەڵام من لەگە مەساجەکەیان بەڵام مەساجەکە کارێکی ئەوە نییە بۆ شێلاندن و بۆ تەندروستی بێت زۆر شتی خراپی تیاکرێت لەگەڵ بەڵام کاکێ من بەڕای تۆ لە کوردستان هەیە کە پەرلەمان هەیە دام و دەستگە فەرمیەکان هەیە کرێت لە چارچۆی یاسا شتەڕێک بخرێت داواکاری پێشکەش بکرێت ئیمزاکۆ بکرێتەوە لە چارچۆی ڕێکخستنی کۆمەلگای مەدەنیە ئەم گلەیانە ئەم خواستانە بەرز بکرێتەوە مەسەلەن شوێنێکی وەکو زاخۆ نووسینگەی پەرلەمانی کوردستان لەوێ هەیە ئیداوە هەموو دام و دەستگا فەرمیەکان لەوێ یاندام پەرلەمان لەوێ هەیە بەرپرسارەتی حەزبی لەسەر ئاستێکی بەرزە لە هەموو حەزبەکان لەوەیە پێت وایە ئەمە باشە بۆ ئەو حەزبانە لە چەرچۆی یاسایە ئەم داواکاریانە بکەیان بەم شێوەیە کە بینیمانە والله من وا پێ باش ڕێی یاساوە بێ نەک لە ڕێی بەربارانکردن و سوتانەوە بێ دوایەوە حیزبی ئیسلامی و یەگرتو ئەمانە تاوانبارکەن بڕوا ناکەمەوە شتیوانە دەست بۆشێتەوە شتی وا بکەن چکاوان حیزبەکانی ئەمە ئاژاڵ گوێڕێکە دروستی ئەەکەن یعنی نەخەتای گۆڕان نەخەتای ئیسلامی نەخەتای شێرە ئەمانە گەنجەکەن مامۆسا لە وتاری ئاینیە تەسی کردن و وان لێکەوە ئەمە حرامە ڕاستە حرامە کە ئەگەر حرامە ناچم بە دەوریا بۆ چمە سپێنم خراپترمان لێ بەسەرێ دڵنیا بۆ وڵاتی ئێرانمان لێ گەنجەکانمانەوەی تلیاکی دەرەچێنی شلوبانە من لەگەڵەوەیان نیم باقییانەت بەڵێ کاکێ من لە شەر باشێرەوە تەماشەوانە نێژاوە کۆین بین لەسەر ئەکرانی بابەتی مەیر و بناو و نیشانên ڕۆلێ گوتاربێژان داڵۆزکردن و ئارامکردن و تەناکردن ڕەوشێدا بە تایبەتی گوتاربێژن مزگەفتان ڕۆلێکە هەری بە باندۆر و کارگەر ناوە جوواکێ کوردەواریدا هەیە گەلۆ پێویستە ئەف گوتاربێژە دچارچوێ چ پرەنسیپ و ئایدۆلۆژی و ئاراستەیەکێ گوتار خود بێن خوا بخوینە ئایا دچارچوێ شەرعیەتە ئیسلامێ دچارچوێ تەوعیەکردنا خەڵکی بە ئاداب و بە تۆقساتێت ئاینێ پیرۆزە ئیسلامێ یان دچارچوێ بەرژەوەندیەکێ دیاریکردی یا بەرتەسێک لە هەر ئالیەکێن بە بەلێ فاڕۆق لە شیوەڕەش باشتر ئەو کاتت باش هەموو کاتێکت من تەنها یەک تکام هەیە ئێمە هەمومان کوردین لەسەر ئەو ڕۆژی ئەوڕۆی بادینان کە ڕووی داوە ئێمە هەموو کوردین هەموو بەرپرسەکان و هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان با بە دوای کێشەکەدا بگەڕێن نەک یەکێک بڵێ یەکگرتووە یەکشی دیکە بڵێ پارتیە یەکشیکە بڵێ شێتی ئەمە کێشەکە حەل بێت کێشەکە لە هەر شوێنەکە مشکلە هەرچەیە ئەو کەسانە بگرێن و بگرێن دادگای پێ قانون نەک ڕۆژێک لە یەکێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان ئەو بڵێ پارتی دموکراتی کوردستان خەتابارە و ئەو یەک بڵێ یەکگرتووی ئیسلامی خەتابارە تکاتان بەتکە ئانی بیکەنە بەرژەوەندی میلەتی کورد ئەبێ میلەتی کوردان بە پێشەم بەرژەوەندیتان بێ نەک حیزبایەتی دووبارە ڕێزوەترام نێ بۆ کەناڵ بەڵێ سوپاس پەیوەندێکت فاتح لە پیرەمەگرونەوە کاک فاتح ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش هەموو کاتێکت فەرموو زۆر سپاسەکەم ماڵەوە تەبەن دەستخۆشی بۆ ئێوە من لە سەرەتادا پێشنیارێکم هەیە بۆ لایەن بۆ حیزبی ئیسلامیەکان من پێشنیار و ڕێی خۆمە گوزارش لەوە دەکات ڕای من کە ئەم دوو حیزبە لە ئیتلافی فراکسیۆنە کوردستانەکانی لە بەغدا بکشێنەوە و هەروەها ئەو هەڵوێستەی هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن بەرز دەنرخێنم کە بەشداری کۆبوونەوەی سەرۆکی هەرێمیان نەکرد چونکە کاکە خۆ تۆ ناکرێ ئیتر ماڵت دەسووتێنرێ ئازادی سیاسی لێ منع دەکرێت کادیرەکان زیندانی دەکرێن دەژیرێن ینی هەڵوێستی ناشرینیان بەرامبەر دەکرێت تۆ واش هەر لەگەڵ ئەم دەسەڵاتە بی و بەم دەسەڵاتەدا هەڵ بدەیت خۆ ئێمە کە قسە دەکەین ینی لەو ڕوانکەی نییە کە ئێمە دوژمنی پارتی وێشێتیبین بەڵام کاکەژیان خۆ سووتاندنی بارەکاکانی یەگرت و تەڵەن سووتاندنی ماڵ و سامانی هاوڵاتی ئەوەش جێی باەخ و جێ قسەکردن و جێ هەڵوێستە لەسەرکردنە دەبێت هەڵوێستی لەسەر وەربژیرێ بەڵام ئەوەی کە تۆ دژایەتی لە هەنێکی سیاسی بە دیاریکراوی دەکەی لە ناوچەی بادیناندا خۆکاکە ئەوانەی ئەی باشە ئەگەر ئەمە من یەکسەر ڕاستەخۆ ناڵم ئەمە پارتی دیموکراتی کوردستان سووتاندێتی بەڵام باشە کاک فاتح بەداخەوە بینەرە بەرزەکانە کوجێتان لێ بۆ دیارە خەلەلێک هەبوو هیوادارین دووبارە کاک فاتح پەیوەندی بکاتەوە سەرنجەکانی خۆی تەواو بکە بەڵێ پەیوەندیەک لە دهوکێ زیندان لە باژارە دهوکێ ئەلۆی وەر باش باشتر دەستپێکی مدوێت بێژم سەرمەخڕەتی دیە ئەم گەلێکە ڕێزلێک بۆ بگرین و نقطە دوێ کەشمە چ مۆفنینە بێژیت مەڵێ وێ جامعێ یاگوتی
هەرنە سەر مەسۆجێ ئەن هەرنە سەر جێت مەیڤە خۆرنێ ئەفریدۆنۆڕیدۆی ئاشێن بژمەتە یعنی عیب نەبی دەبێژم هەندە کەسن بێقیمەتن بێقیمەتن ئەف کۆرەیەکیری چت بەرژەوەندیە خودۆ بیت بدەزن و بەنفرۆشن چ بۆ هەروە بیت بۆ مۆڵەخۆ ببەن بەخۆن ئەف تشتەیە کەسیشمە بلۆی مۆفی نەدەپەخۆ لێ کاریگەریا زەڵامên بەڕێزên ئاینی ینی بابەتمەژی لەسەر vêyekê کاریگەریان لەسەر تەناکردنا هەر پێشاتێکê naxwastiya vî awayî ku li deveratiye pêş ji ber hindê ku rolê malaya rolekê gelekê karîger e kak zîndan di nava civakê me da gelo divan arastayan da pêwîst e mala çi biket pêwîst e mala çawa tewîye vî xelkî biket bû aramkirina rewşê bû hûdokirina rewşê herwa çawa rêz li van ayîno û li van xelkê din di nava me da bête kirin ku ew jî mumaresa heyata xwe ya taybet kirin ew tiştîwan divêt ew jî azad bin li teamülkirinê li gel بله ما مستمع اف کردستان ها منه اف باجرای منه مجی حقی دی باجری داز باغزم از هم از بچم نبس مبتنه ازدی اف هاي مسیحی اف حقی دی باجری ده هاي اف تشتی چی بوی بلا نبیده سبب هنده بو دزگاه که را گهاندنی بیجیت بله اوه چونه سر دکانه که میفروتنی یا کسی که فلایا اوه بوی هنده نچونه وکی دیجی یعنی تشتاکی برجوه اوه هنده کسی بروشت وکیلی نه چه حزب وکیلیه عشان بجمعتا پارتی وکیلیان یک گرت وکیلیه اوه هر دو پاقش نجوه چنده وکی دیجی پارتی چه جارا خونان تاوی مستوی و هنده کسا و کسا جی عمری و 13-14 سال بکتا آرمان چه بوشولک وسطای نبرکت بله کاک زیندان اف روشات که پیش اف خلکی و کتو ناوی لسرتینی ترر چابیت چی بیتا کرنگل و کلتورک بیتا بالاف کردن ناوی خلکی و کلتورک اکتر قبول کردن کلتورک عقل زال بی سر اعصاب و سر نفسیت انسانی هر تشتگ انسان بریار بده چارچوبه که منطقی دا بید چارچوبه برجونده گشتی دا بید پیوسته جروی پرورده کردن جواکی پرورده کردن خلطانی لدوره چی بیتا کرن بله او یا سرما ملد مخرب پیدویه ام بشن مالا خو پرورده کن بشوکی جان کوسبایا تشتا نکت آنی مرشکی نکت ویتشتی دا و سر ملد حکمت بخوف خو جا پیدویه ویتشتی بکت ما مستکشیم بشمت باور بکه 15-16 جحیل بون یعنی حکمت شیا چیزی روانی بیچه آسایش بید دور پیش کن و همیا دست سر بونکر حکومتم تو شیان کن بونکر ما مستو از وگازندش کسی نکم ازش حکومت کم بجابو چیزش حکومت کم چکو حکومت شو دست سر کب هنده گلک بون و بلا کس نبشید مالایا گوتی هر نسروید چی او خفنکو حلایا بار بکه او گلک چتاکی خلط این وقت بشن من ببوره که زنده ما نگود که من نبینجی که مهم ام راستیا بویران راستیا روداوان تینی سر اکرانین و ام کسی تومت بار نکه و حق منینه ام کسی جی تومت بار کن ام رأی بدین بلکو بویر چنه پیش چنه وکو خوان بوا بلاف دکن و هین بریار لسردن بله افتهمت بگو من دیجی خدا نبود راستی مگیر ارچابی سپاس بو پیوندیتا بله مجید لپرده او کاتل باش همو کاته کد باش نحواتان سپاس بو برنامتان زور سپاس کایک مجید ولا من یەک شتێک دەمێ بڵێم نامێ زۆر درێژە بە قسەکانم بدەم بەڵام من پێم وانییە ئەو ڕووداوی کە لە زاخۆ و لەو شوێنانە ڕوویدا لەو دوایە پەیوەندی بە مەلایەکەوە هەبی یان ناسەوەی ئەمە کە دەزانین بە درێژایی مێژوو لە سەردەمی سەحابەکانیش خەرگەوەندە بە دەنگ مەلاوە نەبوو مەلایەک بتوانێت خەڵک ڕاپەڕێنی و کاری لەو زۆرە بکاتنجا من ناتوانم هیزایانەشیش لەوە لە لای خۆمەوە تاوانبار بکەم تاوان لە پارتیە خۆ لێ گرتووە بەڵام ئەوە پلانێک هەبووە بۆ مۆزوع مەلا چییە مەلا با دە کەس برادری بی ئەوانە بەجێ بکە بڕام کە خەڵک ئەوەندە متەمەسک نییە بە قسەی مەلاوە ئەوانە من هەرچەندە زۆر دۆستی مەلاش نیم کە ئەوەندە دیفاع لە مەلا بکەم بەڵام پێم وانییە شتە پەیوەندی بۆ هەبی بە وتاری مەلایەک خەڵک وا و زۆرە کردارانە بکە و بەڵام کاک مەجید بە پێی ئیحسایات زۆرترین خەڵک لە هەرمی کوردستان بە 100,000 کەس ڕۆژانی جمعە ڕۆ لە مزگەوتەکانەکەن ماڵا پیاوانی ئاینی ڕۆلێکی زۆر کاریگەریان هەیە لە ناو کۆمەلگا ئێمە باس لەوای کرین ئەم مەڵایە چون تەوعیەی خەڵک بکە بۆەوەی ئەم کۆمەلگایەکی ساخەڵەم کۆمەلگایەکی تەندروستی بێکێشە بێ هەموو کێشەکان لە چارچوەی یاسا لە چارچوەی منطق لە چارچوەی حیوار چارەسەر بکەن نەک ڕۆژاندنی جادە بەو ئاراستەی کە ئێستا و کێشانە لە لێکەوتوتەوە ڕاستەکەی بەڵام ئێستا نەکمەلا لە هەموو شوێنێک لە زۆر ئۆرگانە حیزبیەکانیش خەڵکی بە دەورەوە هەیە و شتی باز بڵێ باشە بەڵام من پێم وانییە مەلا سەبەبی یەکەم بی بۆ ئەو
زۆرە کارە تێکدەرانانە. بەڵێ بەڵێ مەجید لە پردێوە پشتی بێ ناوبرێ لە سەرما بابەت تەماشەوانە نێژا جاردم بە هەبڕاینە. بەلێ بەرەزان هاوار شوانی ئەڵێ من پێم وایە وتاربێژان دەورێکی گرنگیان هەیە لە ئارامکردنەوەی دۆخەکە چونکە ئەوان خەمخۆری ئەم ئەزمونەن بەڵێ هەر لەسەر ئەم تەوەرە سیروان شێرە لە شاری هەولێر لە گرمانەکایك سیروان ئەم کاتەوە باش بەڵێ کاک سیروان طبیعی من دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس من وەکو نەرمەندێکی شاری هەولێر دەمەوێت مداخلە بکەم لەو بەرنامەیە زۆر خۆشحاڵین یەکێکم لە هونەرمەندانی هەولێر حەز دەکەم مداخلە بکەم برای بەڕێزم خۆشحاڵین فەرموو هەر کارێک کاردانەوەی خۆی هەیە بەڵام با پێش ئەحداث نەکەوین ئێمە چاوەڕێی بریارەکانی ئەو لێژنەیە بکەین کە لێژنەیەک دروست بووە و هەروە سەرۆکی هەرێمی کوردستان دوای ڕۆژێک لەم بارگرژیە سەردانی شاریزا خۆی کرد بۆی لە نزیکەوە گوێی لە هەواڵ و ئەو کارەسەتانە کە لەو ناوچەیە ڕووی داوە باری دووەمیش بە حەقەت دەمەوێت لە ڕووی ڕاگەیاندنەوە ڕاگەیاندنەکان پێویستە بتوانن ڕوویەکی وا نیشان بدەن کەوا بێلایەنانە کارەکانی ڕاگەیاندنی خۆیان بکەن ئەمڕۆ کە زمانی ڕاگەیاندن ئەو زمانەیە کە دەتوانی وەک ئاوێنەیەکی ڕوون کارە جوانەکان نیشان بدا لە هەمان کاتیش ڕخنە لە حکوومەت بگرێ یا لە دەسەڵات بگرێ بێ هەمە کارە خراپەکانە بەڵکو باشتر بکرێ لایەنی سێیەم سەبارەت بە مامۆستایانی ئاینی بە حەقیقەت مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی باشیان هەبووە بۆ ئەنجامدانی ئەو ئیش و کارانەی کەوا دەکرێت بەڵام ئەگەر بکرێ مامۆستایانی ئاینی لە ڕووی چاکسازی و لە ڕووی ئەوەی نەکرهاندانی خەڵک بردێتە سەر شەقامەکان و ئەو کارەساتی کە لە زاخ و ڕوودا لە شوێنەکانی تڕووهەدا بەڵێ کاسیرۆن بە حەکمەوە کۆتوالی جەنابەت هونەرمەندی بێگومان هونەرمەندیش لە ناو کۆمەلگار و لێکی کاریگەری هەیە لە بەڵاوکردنەوەی معریفەی شارستانی و معریفەی خۆشەویستی و پێکەوەژیان بێژگە لە پیاوانی بەڕێزی ئاینی کە بێگومان ڕۆلیان زۆر زۆر کاریگەرە لە ناو کۆمەلگادا ئەی ڕوولی ئێوە وەکو هونەرمەند پێویستە چی بێ لەم چارچوبەیەدا بەحەقەت هونەرمەندان ئەو پێژان کەوا کاری باشیان کردووە و هەروەها لە ئەنجامی ئەو کارانەدا بەحقەت قسەی باشیان کردووە نووسەران و ڕۆشنبیرانی کورد قسەی باشیان کردووە بەڵام من یەک خاڵی زۆر گرنگ کە دەمەوێت لە کەناڵەکە ئازیزەکەی ئێوە باسی بکەم بڵێن با ئێمە پێش حەدەسەکان نەکەوین چاوەڕێی بڕیاری ئەو لێژنەیە بکەین بڵین لێژنەیەکە چ بڕیار دەدا و هەروەها لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوەان هەمزان لێکۆڵینەوەکان چی دەردەچن ئەوجا ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیاندی بتوانین ئێستا باتەهۆڵ لێ نەدەین باشە چ ئۆپۆزیسیۆن چکە چار کەسێک بی با ئێمە نەتوانین پێش ئەحداث بکەین بۆی بەیانی پەشیمان نەبینەوە ئەو بڕیار لە قسەکانی خۆمان حقەت قسەیە کە دەکرێت چ لە کەناڵی ڕاگەیاندن بی چ لە رادیۆ بی چ لە ڕۆژنامە بی لێی بەرپرسی ئێستا من وەکو هونەرمەندێک بڵێم یەکگرتوو ئەمەی کردووە هێرشی سەر چاندی کردووە هێرشی سەر باڕەکانی کردووە و لەمان کاتیش بەحقەت ناتوانم تاوانبار بکەم کە بارەکەکانی یەکگرتووشتاندووە ئەمڕۆ کە سەرۆکی هەرێم سەردانی باری شاریزا خۆی کردیە لێژنەیەکی باشی دروست کردووە بۆی کە لێکۆڵینەوە لەم کارەساتانە بکرێت دەڵێم ڕاگەیاندن مامۆستایانی ئاینی هونەرمەندان ڕۆشنبیران کاسبکاران هەر کەسێک با ئێمە پێش ئەحداثەکان نەکەوین بۆی بتوانین شتەکان وەک خۆی بخوێنینەوە بۆی بەیانی بۆ شەقامیش ڕۆم بێتەوە ئایا ئەم کارەساتە چۆن ڕوویدا بەڵێ کاسیروان کاتی جەنابیشتان بگرم زۆر سوپاسان دەکەم خۆشی لە کارە جوانەکانی بەڕێزت دەکەم بزات جەنابەت چکە زۆر متابعی کارەکانی جەنابەتم خۆشی لێ دەکەم وەک ڕاگەیاندن کارێک کە شتە جوانەکان دەخوێنیەوە زۆر سوپاس دەکەم زۆر سپاس کاک سیروان شێرە لە شاری هەولێرەوە سپاس بە پەیوەندیکەت ئارام لە شاری سلێمانی لەگەڵمانە کاک ئارام ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش بەڵێ کاک ئارام کە سەبارەت بەو بارودۆخەی کە لە زاخۆ و هەندێک شوێنی تر ڕوویدا بەڵێ من ڕام وایە بە نسبەت مامۆستایانی ئاینی دەبێ ئەوان کاری خۆیان بکەن ئێرشاداتی ئاینی بکەن هەر وەکو چۆن دکتۆرێک بۆی نییە دەست لە کارێکی ئاینی بکات بە هەمان شێوە مامۆستایەکی ئاینیش بۆی نییە لە شوێنی خۆی ببێتە لیژنەی فتوا ببێتە وەزیری ناوخۆ ببێتە لێپرسراوێکی پۆلیس ئەو
مامۆستایە لەو شوێنە کە خودبە ئەدات هەندێک چوارچێوەیەکی خۆی هەیە کە ئیشی تێدا بکە نەک ئەوەی کە ئەو ببێتە دەوری قایمقام ببینێ یان بە شێوەیەکی تر ئەنجا بەنسبەت ئەو ئاڵۆزەی کە ڕوویدا هەموو کارێک کاردانەوەی هەیە کاتێک کە کۆمەڵێک گەنج هان دەدرێن هێرش بکەنە سەر شوێنێکی گەشتیاری لەو کاتەیە ئەتر ئەوە کارەکە ڕوویداوە بە دڵنیایی کاردانەوەی دەبێت کاتێک کە کاردانەوەی دەبێت هەر لە یاساشدا کار و کاردانەوە هەیە ئەتر پێویست ناکە شتەکان هێندە گەورە بکرێ ئەموای کرد و ئەموای کرد کارەکە ڕوویداوە کارێک بۆ کاردانەوەی هەبووە ئێستا دەوێ بارودۆخەکە بەرەو ئاساییکردنەوە بچێت لەسەر مؤسساتی هەرێمی کوردستانی سەرۆکی هەرێم بەکاری خۆی هەستاوە بەڵێ کاکەرە بەڵام لەم چوارچێوەیەدا کە بێگومان ئەو کەسانەی ئەو ئاراستانەی کە ڕوولێکی زۆر کاریگەریان هەیە لە کۆمەلگادا لە تەویەکردنی خەڵکە کەسی باوەڕ پێکراون قسەکانیان هەمووی باوەڕ پێکراون لە لای خەڵک و کاریگەریان هەیە بێگومان پیاوانی بەڕێزی ئاینی ئێمە هیچ قسە لە سەرەوە ناکەین کەوان خەڵکیان هەنداوتکە بینەر بەرزەکان ئێمە قسە لە سەرەوایەکەین کە ڕوولی پیاوانی ئاینی کە ڕوولێکی زۆر کاریگەرە لە ناو مجتەمع بێژگە لە ڕوولی دام و دەستگا فەرمیەکان ئەحزابەکان هەرێکیان ڕێژەیەکی دیاریکراوی خەڵکی پێشگیریانەکان ئەندامیانە حکوومەتیش بەڵام ڕۆلی ئاینی کە ئەم خەڵکە زۆرینە خەڵکیی مسلمانە ڕۆلی پیاوانی بەڕێزی ئاینی ڕۆلێکی هەری کاریگەرە لەسەر ئاستی گشتی لە ناو کۆمەلگایمەدا پێویستە ئەوانیش چۆن ڕۆلیان هەبێ لە هێورکردنەوەی هەر ڕەوشێک هەر دۆخێک نەک تەنیا ئەوەی ناوچەی باینە هاتوتاڕە بەلکەم هەر ڕەوشێکی دیکایی هینە خازراوە لە هەرێمی کوردستان بێتاڕاو بە تایبەتی لە ئێستادا کە کورد ڕوبەڕووی گەلێک تەحەدا بووتەوە لە ناوچەکەدا پێویستە پیاوانی ئاینی لە دروستکردنی لە تەوعیەکردنی خەڵک بە ئیرادەیەکی نەتەوەی نیشتیمانی چی بێ کاکەرە ئێمە قسە لەسەر ئەم بە تایبەتی ماکەین ئەگەر ئیجازە بدەیت مامۆستای ئاینی دەتوانێت دەورێکی زۆر ئاشتیانە ببینێ دەورێکی زۆر باش ببینێ لە منبەری مزگەوتەکانەوە دەتوانێت ئاشتەوایی کۆمەڵایەتی بنیاد بنێت یان بڵاوی بکاتەوە ئەوە لەلایەکی تر ئێمە لە کوردستانە دەڵێن دموکراسی سیستەمێکی دموکراسی پێیڕەو دەکەین لە کوردستان نە کشمیرە و نە ئەفغانستان ئێمە سیر دەکەین لە میسر کە وڵاتێکی ئیسلامیە گەورەترین جامیعەی ئیسلامی کە جامیعەی ئەزهەرە لە میسرە بەڵام لە ناو قاهیرە بە دەیان و سەدان و هەزاران شوێنی دانیشتن و گەشتیاری هەیە بگرە ساڵانە بە ملیۆن خەڵک ڕوو لە پایتەختی مسر دەکات تورکیای دراو سێمان کە ئێستا بۆ خۆی لەسەر بنچینەیەکی علمانیە بەڵام حیزبێکی ئیسلامی حکوومەتی پێکێناوە لە کاتێکدا ئەردۆغان کە سەرۆکی پارتی داد و گەشەیە لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا خۆی دەچوو سەردانی دیسکۆکانی دەکرد داوای لێدەکردن کە دەنگم پێ بدەن بۆی ژیانتان باشتر کەم بۆیە ئێمە نابێ ئەوە مامۆستای ئاینی نابێ شتەکانەوەندە بە معقەدی ببینێ مادام ئێمە باسی دموکراسی دەکەین ئەگەر باسی دەوڵەتێکی ئیسلامی داخراویش بکەین ئەویان قسەیەکی ترە بەڵێ کایکارە بەڵێ کایکارم لە باژارە سلێمانیە بەڵێ تەماشەوانانی چاوەکو کاکی ئارام گوتی گەلێک وڵاتین دن هەنە مەسەلەن نەکو تورکیا ئاک پارتیا دادو گەشە پێدانەیە کۆ پارتیەیەکی میانڕەوە ئیسلامیە ئەف پارتیە بۆ دوام جارە وابزانم دەسەڵاتە تورکیان لە هەرچی سەرۆکاتیە سەرۆکاتیە کۆمار سەرۆکاتیە جڤاتە وەزیران سەرۆکاتیە پەرلەمانی تورکیا دەستی بێ پارتیەدایە وڵاتێکی وەکو مەسرێدا کە وڵاتێک ئەوژی پڕانی ئیسلامیە جامعە ئەزهەرەیە وەکو ئەو دەبێژە شەڕەمەشێخەیە گەلێک هاڤینگانە کو هەموو ئەف تشتێن بە خواردنێ و هەر تشتێکی دن یەنین سیاحی تێدانە سعودیە هەیە ئیمارات هەیە گەلێک وڵاتێن دن هەنە سووریە هەیە گەل و دەوڵاتی مەژدا تا چەند گرنگ ئەفتێمادە من بەحسی دموکراسیتکەن چارچوبێ دموکراسیدا تشتێت ئازاد هەر کەس ئیجازەدا چاو ممارەسە حیاتە خوبکایە پێویستە تشتێکی بزۆری فەرزکەن سەرگی مقابل بەڵێ لەسەر هەمان بابەتیش شوان زادە لە شاری سلێمانیەوە کاک شوان ئەم کاتەوە باش ئەم کاتتان باش بەڕێزیان ئێوە دەست پێ بکەم ببوورە ئەمە مەسلەیە کە بەڕاستی من وایە بینم بەڕای خۆم مەسلەیەکە دوورە لە مەسلەی هەتکردنی ئازادیەکانی مرۆڤ ئەمە مەسلەیەکی سیاسیە بەڕاستی و ئەو گرتە ڤیددیۆیی کە شەوی ڕابردوو دیمان وە جەنابتان کەناڵەکەی بەڕێستان کە چاوپێکەوتنی کرد لەگەڵ ئەو مەلا بەڕێزە سوێندی خواردوتی بە حەقی خوددا من کەسم هەن نەداوە بەڵام لەو گردە ڤیددیۆ بەداخەوە ئەبینین لەوانەیە مەلاکە مەسەڵەن عنی حەقی خۆیەتی ئیرشادوا بە بەو گەنجانە کە نزیک ئەو شوێنانە نەبنەوە و کە مەترسی هەیە ئەمە حەقی هەموو مەلایەکە ئەچێتە بابی ئیرشاد و ئەچێتە بابی مەوعظەی حەسەنەوە
بەڵام ئەگەر بێت و ئەم مەلایە هانی خەڵکی دابێت و لە دەرەوە بینیمان بەڕاستی کە ئەو خەڵکی کۆ کردوێتەوە و نوێنەری یەکێتی زانایان لەگەڵ مدیری ئەوقافە ئەمانە هەمووی بەڕاستی شاید حاڵی ئەوەن کە بەرپرسانی ئەوێ ئاگاداری ئەم مەسەلەیە بوون و ئەمە مەسەلەیەکی ئیفتیعال کراوە ئەمە خوڵقێنراوە بەڕاستی ئێمە زۆر دوور بووین لەو مەسەلانەی کە شەڕی ئاینی لەگەڵ برا مەسیحەکان لەگەڵ برایە زیدیەکان لەگەڵ هەموو کەمینە ئاینەکانی ترە ئێمە ئەم شتانە بکەین ئەمە بەڕاستی خەتەرێکە کە ڕوبەڕی کوردستانە بێتەوە من بەڕای خۆم بەرپرسیارەتەکەی ئەخەمە ئەستۆی ئەو لایەنی دەسەڵاتدارەی کە هەم نەیتوانی کۆنتترۆڵی ئەو بارودۆخە بکات لەوێ باشە خێرە بەڕێزم لە ئەحداسەکانی حەڤەی شوباتا سێ کەس کۆ بۆ لە زاخۆیان لە دۆگیان لە هەولێر خێرا دوو مەفرەزی ئاساییژە گەشتە سەری ئەی خێرە بە هەزاران کەس کۆ ئەبێتەوە و شۆرتە بە دەوریانە ناتوانن کۆنتترۆلی بکەن کاکە تەقیان بەسەرا بکردنایە من ناڵێم ڕوبەڕوو بەسەریان نابکەن هەمووی ئەمەش لەلایەکی تر ئەوە لەویا کۆتایی پێهات ئەی خێرە گەشتە بادینان خێرە گەشتە قەسرۆک و گەشتە سمێڵ ئەم مقڕانە سووتێنران ئەمە بەڕاستی لایەنێکی سلبی مەوعیزەی مەلایەن پیشانەیە دووە بەداخەوە من ئێڵێم مەلایەن ئیسە زۆربەی مەلایەنن کە بە پارەی دەسەڵات هەر مەلایەک بەڕاستی کە کاک شوان ئەم قسەیە زۆرە کرێت کە ماڵا ئەنکۆ پیاوانی ئاینی زۆربەیان هەندێکیان گرێدراوی هەندێک حەزبن بە پێی بەرژەوەندی تایبەتی شەکەن پێت وایە ئەنی پیاوی ئاینی پێویستی بەواکە بچێت لە چارچوەی ئایدۆلۆژی و لە چارچوەی بیرێکی دیکە کە خۆی خاوەن کە خۆی هەڵگیری پەیامێکی زۆر پیرۆزە پەیامێکی زۆر لەوە گەورەترە کە هەموو کورد بە پەیامێکی پیرۆز ئەوژی پەیامی خوایە پەیامی پێغەمبەرە ینی پێویستەکە مەڵا بچێت بە دوایە ئەگەر ئەوەش بکرێت بە دوای بەرژەوەندی بەرتەسێکی حەزبی ئەن بەعازی بەرژەوەندی حەزبیش بکە ئەمە تۆ بەڕای تو چیتە چارچەوەی چ خانەیەکەوە لە ناو کۆمەڵگەیەمان ئەمە ئیشکالێتی گەورەیە لە وڵاتی ئێمە لەسەر جەموڵاتانی شەرقی ئەوسەتا کە پیاوانی ئاینی جیرۆدەی بوون ئەوەیە کە کاتێک بەڕێوەبەراتی ئەو قافەکان دروستە بێت و مەلایانی ئاینی ئەکەونە ژێڕکێفی حکوومەتەکانەوە و مەعیشەتیان کە بەداخەوە ئەبوایە کەس لە ڕزق و مەعیشەت نەترسایە ئەگەر هەموو کەس بترسایە عەفو ئەبوایە مەلایانی ئاینی نەترسانایە چونکە ئەوان فێرمانەکەن إن الله يرزق من يشاء بغير حساب بەڵام بەداخەوە مەلایانی وڵاتی ئێمە بۆ بەرژەوەندێکی تەسکی خۆیان پەنا ئەبەنە بەر ئایدۆلۆژیایەک ئەگەر گریمانەیەکی زەعیفکەین بڵێن مەلایانی کۆمەڵ و مەلایانی یەکگرتو و مەلایەن سەر بە بزوتنەوە ئیسلامیەکانن هەر چۆنێ بێت ئەوان بەرنامەیەکی ئاینیانەیە بەڵام لە کوایە جێگەی ئەەکەیتەوە مەلایەک سەر بە پارتی بێیان سەر بە یەکێتی بێیان سەر بە حسک بێ ئەوە پەیرۆ پرۆگرامی ئەو حیزبانە پەیرۆ پرۆگرامێکی بە شێوە لە شێواسەکان مارکسی و لیبرالیە چۆن ئەی گونجێنێ لەگەڵ ئەو پەیامە پیرۆزێکە خۆی هەڵی گرتووە ئەمە ئیشکالەتی گەورەیەکە ئاگاکار ئێمە بەڕاستی لە جەوهەری مەسەلەکان قسە بکەین بەڵێ کاکشان دو پرسیارمێکە زۆر بە کورتی لە کاتێکە لە کوردستان وەزارەتی ئەوقافی یاریمی کوردستان هەیە لە کاتێکە یەکێتی زانایان هەیە لە کاتێک هەر خۆیان قورآانی پیرۆز هەیە حەدیسەی پێغەمبەر سەڵای خوای لەسەر بێ هەیە کە ئەمە گەورەترین منهەج کە پڕە لە تەسەمح پڕە لە داهێنان پڕە لە علم لە معریفە ئەی نەک تەنیا لە حەزب ئەڵمانیەکان بەشکۆ حەزب ئیسلامیەکانیش ئەی مەڵا چ پێویستیان پێ بچن بە دوای ئەم حەزبانە بگەڕن کە خۆیان خاوەن ئەم منهەجە گەورە لەسەر ئاستی دنیا من عەرزم کردی وتم ئەگەر گریمانەیەکی زەعیف ئەضعف الئیمان ئەوە مەلایەک طبعا مەلاش تاکێشی ئەم وڵاتەیە ئەویش لەوە چێ حەزەکە ممارەسەیەکی سیاسی خۆی بکات جەنابیش ئاماژە و پێیاکە ئەوە مافێکی شخصیە هەر کەسێک حەزەکات ئەویش وەکو مەلایەک حەزەکە یعنی سیاست بکات لە شێوازەکە من ئەڵێم سیاست ئاساییە بەڵام حیزبایەتی بەڕاستی جێی نەنجیە کە مەلا هەستی حیزبایەتی بکات چکە دوجار ئەبێ بچێتەوە ژێڕکێفی پەیرۆ پرۆگرامی ئەو حیزبەی خۆی بۆیە من ئومێد دەکەم بۆی کاتی ئەو برایانەش زۆر نەگرم ئومێد دەکەم بەڕاستی بە گیانی مەسئولیەتەوە بە تایبەتی مەسئولیەت یەکەم لە ئاستۆی پارتی دیموکراتی کوردستانە چونکە ئەو دەسەڵاتدارە لەوێ زۆر سپاسانەکەم. بەڵێن سپاس. سیروان لە خەلیفانەوە گای سیروان بۆ بەرەدەمێکی لەسەر هێلی پەیوەندی کەرەمکە. ئەم کاتە باش کاکە هەموو کاتێکی جەنابەت. باسی برای بەرز کاکە کار من لەسەر بابەتەکەت باسی ئەم مەلایەنە بەڕاستی زۆر مامۆستای ئاینی هەیە سەریان لە زۆر خەڵک شەواندووە. لە چ ڕوویەکەوە؟ لە چۆیەکەوە پرسیارێکت بۆ دێن مەدرسانەی ئاڵقەت لە کەناڵی کورسادا دۆنجی یەکێک لە مەلاکان ئەیگوت حرامە هەر خۆشم پرسیارم لە مەلایشکە کرد ئەیگۆ من بە عەجەلەمە تا نوێژی عیشاکەم تەماشای ئاڵقەی دۆنجیەکەم. ئەو تەناقوضەی لە بینی قسەی ئەم ماڵا و ئەم ماڵا چی بوو تۆ لەبیرتە؟ بەڵێ وەبیرێت مەلاکە ئەیگوت
اساس القي بديتن عرامه خلق نهت نرجع عشاء هر ملعب كيف اخوان جاك ملاي ديك شيء يقول من بعد لما تاس نرجع عشاء كم شيء القي بمزاري كوبا وانا اخوان وانا قال لي رداش بله الو بله جملتك يا سيدي اي ماسي ملاك عند هاي بعقلي خويا استاذ بدايك على ايوه تاكو او خراب مثلا ملاك يعني التلفزيون كان يقدر شوان لك لسانك شلون يدي هاي ريكلامك لا كنالك يبو بروجي تابي قش يعني قال هجدي ماك فرياي نكاي بش كنا امينه ملاك اني شو اكن يعني يقدر شو اكات اگر هجدي ماك فرياي نكاي او مساله بعدين لازم هنجا قولك الدنيا في خرا كرجا بله كاي سيروان خليفانا دياري لشقلاوه كاي دياري ام كتواش الو كاتب باش مو كاتك تفرمو برازي دس خوش برنامج كتاني دكم سپاس بالنسبه او روداوي كلا دبري زاخو دو روداوا بالنسبه ك تاري رولي ما مستعان مير بركاني مزقوت وازم برنامج كتان بيوزناك خلق كبيواني دكاتن ببيوي بزاني موضوع كلا ستيو روداو تيرون داوا هرش كات سلاني اشتروا ياخذ بلين اسا كاغارم بيواني كل سليماني دلي لان شينا بيزو كاريك على اساس تن ازولاني بيزو كاري وبونا كاك جان هر وكو كاك مجد قلت لا پردێ پەیوەندی پێ کرد من زۆر تەیەدی قسەکەی کاک مەجید دەکەم کە زمانی سەحابەکانیش مەلا هەبووە کە هانی خەڵکی نەداوە مەلا نارێ بڕۆن بەڵێ کاک دیارەیەکێک لە ڕۆشنبیرانی دەڤەری بادینان ئەمڕۆ لە نەشرەی کرمانجیە باس لەوای کرد کە هەموو لایەنە سیاسیەکان لە دهۆکی بەشدارن لەم کێشەی لەم ڕۆژەی لە بادینان دروست بە لەبەرەوە ئەوە هەمویان نەیانتوانیوە لێک نزیک بینێکی نەوعیان هەبێ لەگەل یەکتر نەیانتوانیوە تەوعیەی خەڵک بکەن بە ئاراستەیەکە کە هەم خەڵکە نیشتیمان و وڵاتەکەیان خۆش بێت لەبەرەوە لەسەر ئاساسی سیاسەتان کردووە کە دووبەرەکی جیاوازی لە بینی خەڵک لە بینی ئەفکاری خەڵک دروست بێ تو ئەمە چون لێکە دێتەوە تا چەند ئەم لایەنە نەیانتوانیوە تەوعیە خەڵک بکەن بە ئاراستەی خزمەتکردن بە ئاراستەی ڕۆشنبیریەکی گشتی لە چارچێ ئەو ڕۆشنبیریەدا لێکتر قبولکردن هەبێ پاراستنی بەرژەوەندی هاوبەش هەبێ لە ناوچەکەیە تو ئەمە چون لێکە دێتەوە ڕاستە بەڵێ ڕاستە من تێدی قسە دەکەم بەڵام لە هەمان کاتیشدا هەر بە خۆمان کە وڵاتەکانی دراوسی خۆمان ببینێ بیوانە سوودەکە زەماوەر هەستا خەڵکەکە با بڵێن ئاسایش و پۆلیسیشتووە کۆنتڕۆلی وەزەکەیان پێ نەکرا ڕاستە لە هەمان کاتیشدا کە لە دەبەری زاخۆ پێ دوایە تو ئەوانەیە کە هێرشیان کردە سەم مەساز و با بڵێن ئەو دوکانی مەشروبات و شتەکە پێ دوایە هەمویان کە لایەنی دینی بوون نخير هم قد هم يعني ستولو توقع عيداني وانا كهيرشان كده سر مساجو بله كاك دياري بيكو من كرتو لا سركرانيه مدبيني به خلك كبوا كاوشنانه سلا چلاندو لا بتايبتي دكاني ما يفروشتن شتيان دزيوا كارتون شتيان دزيوا بردوا راسه بله كاك دياري لشغله سباس بيندك قادر زاخد قال معك قادر بله كلامك التلفزيون أجنسية. بله خدمت داينا كاي قدر كلام كه. دست خوشیل جناب وقتین تلفزیون وقتین. گلک سپاس. سپاس او تلفزیون وقتین. و چابن موکن و دوین موکن و هم هیچگاه کینل خاطر چونت قیمت هرین به دنیای همه. گلک سپاس همی ویداری ناو خدمتاتو به فعلا ما خدمت ابوای کربید. بله کاي قدر لسر تورم ایرو راوشل زاخو گلو. بران روشا زاخو اول جوله باشه بس ما تبقى روشا صوتاندنا مساجا و جهه دیتره نه اگرتو بین بله خاطی بین اکتی بین خلقه بلایم بین جهل بین پیرمیر بین همی بین بله اول 4 هیوه اگه با 2 هیوه یهیدید کنش خدمت وان مساجات داره مالین مراکن بله بس نرانا كنا هاجي تشتي شعبي قوتي اما بو حكمت بتاعينات بله زاخو بخاشك بخدانا كاسي دانينا خدان بخدانا ما بشابه خونه بيد كا ايك الويلة شو بريكا ويخلقي بخطنا بيانكن وان دكان نسوجن كاز نبي بله اسابيك نوفا لاق نوفا قائم مقامي نوفا شو دنينينا بله بله مام قادر هم گلک سپاسیاتت کن ببرجی که وقتی ما گلک کم مای سپاس پیوندیات قادر لزاخو زانیار مال گلک ای زانیار دعا پیوندی و اگر بکرتی و دایله برینی شکن فرمو
الو برتو كاتب باش هەموو کاتێکی جەنابەت دەستخۆشتان لێفین زۆر سپاس وڵا سەبارەت بە مۆزوعی مامۆسانی ئاینی و ڕۆڵیان ینی بەڕای من بەڕای شخصی خۆم مەلایەکە لە شوێنی پێغەمبەر دووری خوای لەبێت دەبێت حەقی ئەو شوێنە بدا ینی مەسەڵەن تۆ کە شتێک حرامە لە دینیان لە شتێ حرام حەڵاڵە ئەوە کێشە ئەوە نییە جا بە ڕێزانە باشی ئەوەیان کرد کە ئایا لە مەسەڵەن تورکیا وڵاتێکی ئیسلامی و عێراق خواردن ئەحتیاجیە نازان بە هەماشی و ئێران ئەوە ئێمە شێشەمە ئەوە نییە ینی دەڕێی دینیشەوە ڕاستە دین ڕێیدا بەوەی مەسەڵەن فرەلایەنی هەبێ ینی ئازادە هەچ کەسە بۆ خۆی چیەکاتی ناکە بەڵام مشکلەی ئەساسی ئێمە لەوایە ینی تۆ بۆ لە ناو مجتەمەعێکا لە 1970 موسڵمانە بەڵێ کای زانیار بەڵێ زۆر زۆر داوای لە بوورینەکەین هیوادارین سەرنجی تو گەشت بێ کێکاتمان زۆر زۆر بەرەوە کۆتایاڕوە بەڵێ تەماشاوانە نێژە بەvەیەکێژی کە ئەم gelek daxwaze lêbûrînê wan hemî biradaraniyan ku komentê li ser tora komalatî şandin ekîd dê komentê tan li berçav hênewergirtin spasyekî gelek taybet bu afkarên min li pişka kontrolê û li pişka mîrê û spasyekî gelek taybettir bû hemû we ew ên hêja heya niha temaşavanên me boy hêvîdarîne ku pêwîst me xizmeta we îro jî kiribe heya bi hev dîtineke din an ku hev geşneke din her şad û bextewar bin.